تقریبا لەوانەیە 20 سال دەبێ و حەز دەکەم بەردم هەیە ژانم دەگرت سار بە سار ئیمانم دەکرد بەری ژانەکەم دەگرت و ژانەکەم بەردەدا هەتا فترەی زۆر تقریبا سارێک و برێن 2 مانگ دەبی ژانەکەم زۆر بوو یعنی جاروەیە مانجێ 2000 دەگرم جاروەیە هەفتەی 2000 دەگرم و هەندێک جار ژانەکان خەفیفە هەندێک جاری زۆر بەقووەتە یعنی مستحیلە تەحمل بکەی بە پاراستۆل و بە ئازارشکێن وانم لێدا هیچ تەحمل نەکردم سۆنەرم کرد پێشی سارێک گوتی بەردەیە ئەگەر ژانت نەبی دەتانی دەرنەبی سۆنەرە چکەم کرد ئاینی گوتم بەردەکەم زانم چی لێ هاتیە هەر زیادی دەکرد مثلا 16 ملیم بۆ 17 سۆنەری ئاخرم کرد بۆ 20 ملیم و زۆر ئەزیەتم دەخوارد کە ژانم دەگرت یعنی ئەوتە بوو شتێکم پێ ئادەم بۆ لێ دەکەم ئەوەندە ژان بوو ئاوا بوو دوایش لە فێسبووکی زۆر متابعی عملیات و شتەکانی بۆم کرد سیخەکەمەوە هەڵ و دروست بوو بێم لێرە عملیاتەکەی بکەم و کە تەجروبەتان زۆرە و لێرە عملیاتەکەی ئەنجامدەم و دەستان خۆشبی زۆر سپاس لەبۆ ئەو عملیاتی بۆمانت کردی دوونی عملیاتم کرد وەزعەکەم هەستایمەوە زۆر پیاسەم کردی و تقریبا 10,000 زیاتر هەستایمەوە لە دوونێ لە عملیات 1004 دەخەوە ئێستا شووا زۆر باشم لەخوای وەزاری دەڕۆمەوەمان والله خێرێکی زۆر گەورەیە ئەوانەیە ئەوە دەکەن یعنی ئەوان تەوەقع ناکەن زۆر کەسێ لێرە مەسەڵەن دێ هەتوو مساعدەیان دەکەیت زانویان دەکەی خێرێکی گەورەیە من زۆر ئایلەیە کابراایە هیچ پارەی لێرە سینیە عملیاتی چێوی بە چ بکاتن چی پارەی خەرکە یان مەعاش خۆرە نیتی یعنی بەڕێی من نەگئی من بەڕێی هەمووانە خێرێکی زۆر زۆر گەورەیە ئەوەی ئێرە دەیکاتە بۆ خەڵکی ئینشاڵڵا سەرکەوتوو دەبی و هەر سەرکەوتوو دەبی لە هەموو ئیش و کارەکە و زۆر سپاس لە بۆ توش میهرەبانی دڵسۆزی و لێزانی